وەرە لە گەرم وەرە بچینەکن ئەو خێزانێ زۆر بەخێر بێن ئەو مێزەتان هەڵبژاردیە ئەوە نرخەکەی خۆی 320,000 ئەمە گەمەمان هەیە لێرە بەشداری گەمەکەی دەکەن؟ يلا گەمەکەمان چییە؟ مۆبایلی دەربینە مۆبایل دەربینە تەلەفۆن لە بۆ ڕقەمی دوکانێ ئاخیر دوژمارەی مۆبایلەکەت چەند بوو 100 دیسکاونت لۆ دەکرێت ئەوجە پێمەرێ چەندە بەس دوژمارەکە ئێستا لە مۆبایلم پیشان بدا دوژمارەکە چەند بوو 100 دیسکاونت ئێستا ئەوە خۆی سعری 320,000 مێزی حرف ئێڵی هایدرۆلیک 750 777 5,007 ئەوە دیسکاونتەکە هەچەندێکبی گەلک زۆر دەکەی لۆ لەبەرەوەی مێزەکە سعری گرانە هەز دەکەی قازانز کردیان قازانزەکە زۆر نییە ئەجە با دەرنەچی ئەو بەزدیتی تەماشاکۆ ڕقەمەکەم گرتیە نۆ و چار یعنی دەفتە چەند ئەدی لۆ ها خۆتەوە کرد ڕقەمی ویە 100 يعني دفتەچەند يعني لە 320,000 19,250 مان دەدەنێ قازان گەلێک زۆرتان کرد ئیدی پیرۆستان بی بەخێر بێن لە بۆ ئاریکردن خۆشەویست